سڵاتان لێبێ بەڕێزان تەوری ئەمڕۆی بەنامەکەی خۆتان مایکی خەڵک کراوەیە دەتوان لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن بەلێ تەماشەوان هێشتا و خۆشتوی تەوری ئیرۆ ڤەکریە وچانێک و دەینە وەلاتان. دوبارە سڵاتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەنامەیەکی نوێی مایکی خەڵک کە بەنامی خۆتانە و تەوری ئەمڕۆی مایکی خەڵک کراوەیە. لە ماوەی ئەم هەفتەیەدا ئێمە چەندین تەورمان باس کرد لە بەنامەکەی خۆتان. یەکێک لە تەورەکان ئاستەنگەکانی بەردەم پرۆسی هاوسەرگیری هەروەها دیاردەی خیانەتی هاوسەرگیری هەروەها لەسەر کارەساتەکەی کارەسات سروشتەکەی شاریوان بوومەرزەکەی شاریوانی باکووری کوردستان دوو تەوەر دیاری کرا بۆروەها سەبارەت بە ناوگۆڕین دیاردەی ناوگۆڕین لە هەرێمی کوردستان تەوەرێکی تری مایکی خەڵک بوو لە ماوەی ئەم هەفتەیە. بەڵام ئەمڕۆ تەوەرەکەی خۆتان کراوەیە دەتوان لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن. هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ بانوو لە سلێمانی سڵاو لێبێ فەرموو. باش کاکەشوان دۆسپاس بانوو خان. من ئەمڕۆ تایبەت بە مەرجەمە قسە بکەم لە خوێندنگاکانە. بەڕاستی خوێندنگاکان کە مەرجەمە بەکارێنن ئەوە شتێکی زۆر نەشیاوە، چونکە من خۆم خوێندکاری شتەشم مامۆسای کوردیەکەم هیچ شتێکم بۆ نانووسێتەوە. ئەی خوێندکاری شتەشیش کە بە یەکەم مانگ دەرەجە نێنێ باوەڕم وایە بە مانگەکانی کە قەت ناتوانێت دەرەجە بێنێ بە من ئەڵێ شت بۆ نانووسمەوە ئەبێ خۆینکەی ئەبێ لە کاتی شەرحکردنی منە خۆ بینوسەرەوە. ئێ باشە من لەکوێ ئەتوانم لە کاتێکا شت بنووسمە و لە کاتێکی شاگوێ لە مامۆسا بگرم. بەڕاستی نازانم بەڕێوبەری پەروەردە ماوەیەک لەمە پێش ڕیکلامیەوەی کردکەوتی مەرجەمە مەمنوعەکەم، بەڵام هیچ دڵنیەکی نەبوو. قەیناکە بۆ ئەدەب مەرجەمە بەکار بێنە، ئەوە کێشە نییە، بەڵام بۆ ڕێزمان من هیچ شتێکی دێتێ ناگەم. دوای ئەوە کە پێشم وتی مستەقبەلی چەند ساڵی خوێندنم گەڕاوەتەوە سەر ئەم ساڵم. بەڕاستیەوە ئەو غەدرێکی زۆر گەورەیە کە ئەو مامۆسایە لە ئێمەیەکە هیچ شتێکم بۆ نانووسێتەوە. بەڵێ بانوو خان یەکێک لە تایبەتمەندەکانی مەلزەمە کوردکردنی منهەجەکەیە. پێت وایە خراپێکی زیاتر لەوەیە کە کورتی دەکاتەوە واتە کۆی زانیاری منهەجەکەی تێدا نییە؟ خۆی وایە بە تەئکید زۆر کورتی کردوێتەوە، بەڵام ئوسلوبی ئەو مەرجەمەی ئەو مامۆسای لەگەڵ ئوسلوبی ئەو مامۆسایی کە بۆ منی شەرحەکە زۆر جیاوازە. من تێ ناگەم، هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان گویان لە دەنگم بێت و کاتێکی شادیش. زۆر سپاس بۆ بانوو لە سلێمانی. بەڵێ سەعەد خۆشناو دەڵێت داوا دەکەین موچەی پێشمەرگە زیاد بکرێتەوە. حەمیدمان لەگەڵدایە لە هەولێر وسڵاو لێ بێ کاک حەمید فەرموو. لە هەولێری پایتەختەوە سڵاوتان لێبێ، سڵاو لە هەموو کارمەندانتان. زۆر سپاس بەناوی هەموویانەوە کاک حەمیدجان. داواکارم ئەگەر ڕێگەم پێ بدەیت من شتێک بڵێم کە لە بەرژەوەندی گشتی دابێت. بەڵێ فەرموو کاک. سەبارەت بەوە بەڕاستی لە دنیای دیموکراسیدا دەبێت دەسەڵات بەڕاستی بەشداری معارەزە بکا بەجددی. و معارەزاری خۆمانە هەمومان کوردین، بەڕاستی دەبێت چاڵی لەگەڵدا پڕکاتەوە نەوەکو چاڵی لەگەڵ هەڵکەنێ. ئەوە ڕایەکی گشتیە، یعنی خۆشیان باشتر دەزانن. بەتایبەت لەم سەفەرەی بەڕێ سەرۆکی هەرێم بۆ کەرکووک لەوانەیە کە لە تەوەرەکانی تردا گلەییمان کردێت کە لە سیاسەتی دەرەوەیان بەڵێ هاوسەنگن، بەڵێ وشیارن، بەڵێ لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی دەڕۆن، بەڵام لە ناوخۆ بەڕاستی هاوسەنجینیە. لەو سەفەرەی کەرکووکیدا بەڕاستی لەوانەیە بۆی دەرکەوتبێ کە چی نەماوە بە کەرکووک بکرێت. براترکومانەکانمان پندێکیان هەیە دەڵێ ئاخرین عەقلی کورد با بۆ من بێ، ئاخرین عەقلی کورد هی من بێ. سیر دەکەی ساڵەهای ساڵ کورد ئەزمونە دەکا پەرلەمان حکوومەت هەموو دام و دەستگایەکی دامەزراندووە بە معارەزە بە دەسەڵات بە خەڵک پێوەی ماندوو بووە، دوایی لە ناکاو دەڵێ باوەرە با تێکی دێن هاتۆ بکەوێتە سەر چکات. جا لەبەر ئەوەیە کە براترکومانەکان دەڵێ ئاخرین عەقلی کورد هی من بێ. تەماشای گلەیی و ناڕەزایی هاوڵاتیان کە سیر دەکەی لە شارێکی وەکو کەرکووک کە ئەوە حەساس بێ خەڵک گلەیی دەکات، دەڵێ نیژنەی نەزاها خەڵک دەدا بە دادگا دوایی بەرڕا دەکرێ. چەندەها خەڵکی تر کار گەیشتۆتە. ئەوە من لە خەڵکی کەرکووکم بیستۆ لە کورد دەڵێ ئێمە حەز دەکەین بەغدای دارەمامکان نەک یەکێتی و پارتی. یعنی ئەوە مەبەست لە کەمکردنەوەی ئەهمیەتی یەکێتی و پارتی نییە، مەبەست ئەوەیە بەڕێز سەرکۆمار کە خۆی لە دادوەری شارەزایە غەدر لە داواکاری گشتی دەکرێت، وەکو بیستومە داواکاری گشتی ئێستا لە سلێمانی زەختی لەسەر فشاری لەسەر ڕاگەیاندنیان نییە. خۆی کە شارەزایە لە کاروباری دادوەری شارەزایە کە لە سیستەمی فیدرالی ئەمریکی ئەوروپی کە دادگا سەروەرە داواکاری گشتی حەقولناز دەپارێزێ.
داواکارم لە بەڕێزیان لەسەر کۆمار کە وەڵامی ڕایگشتی بدەنەوە بۆ سەرۆکی هەرێمیش بەڕاستی خۆتان دەزانن کە تا ئەنادۆڵی هەولێری لەبەردەستا واتە تا دێگەڵا یعنی خودی خوالی خۆش بوو مەلا مستەفای بارزانی کە باسی لە مەسلحەتی عامە کردووە لە شریتە ڤیدیۆکان ماوە مەسلحەتی عامە چێ پارێزگاری لە حەق و ناز دەکا ئایا داواکاری گشتی نییە دەسەڵاتەکە دەسەڵاتی هەرێم نییە پەرلەمانی کوردستان نییە حکوومەت نییە وەکو کوڕی پیاوێکی سەرکردەیەکی کوردستانی ئایا لەمڕۆدا پێویست ناکا کە دادوەری سربەخۆ بکرێ لە ژێر دەسەڵاتی تەنفیزی بێنێتە دەر یعنی بەبێ ڕەزامەندی داواکاری گشتی لێبرنی گشتی دەربکرێت کە سەر محاکمدا ڕاستی ئێمڕۆ هەمومان زەرری تێدا دەکەین ئەگەر سەرتان نێشێنم سوپاس بۆ بوارەی کە بە منتان داواکارم هیچ لایەک بەبێ مزایەدا کە ئەم قسانە دەکەم لە مەسلحەتی هەموو میلەتی کوردایە کە هەمومان ڕۆڵەی ئەو میلەتین خۆشیان لە سەفەرەکەی گەرمیاوتیان ئەم هەرێمەی هەمووانە ئەگەری حیزبە کوردستانیەکان بە هیچ قسەیەکمان نییە ئەگەری هاوڵاتیانیش بێ مافی ئەومان هەیە وابزانم بۆ بەڕێز سەرۆکی هەرێم کە قسەی خۆمان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ کاک حەمید لە هەولێر بڵێ بابان لە ڕانیە سڵاو لێ کاک بابان فەرموو. سڵاو لە تۆ کاکەشوانجان باشی برام زۆر سپاس کاک بابان دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم دەستخۆشی تەوەرەکراوەکەشت لێ یەکەم سەرکەوتنتان بۆ خوازین شوانجان وەڵای من دەمەوێت لەسەر بەناوە حکوومەتەی کوردی قسە بکەم کە بەڕاستی نە حکوومەتەکەمان حکوومەتە نە سەرۆکی هەرێممان سەرۆکی هەرێمە بۆ کاک بابان وەڵاهی ئەوەی لەبەرەوەی کە بڕیارەکانیان دەبین و وازی کوردستان بەگشتی دەبینین و ئەو دیواخانەی کە بە ناوی پەرلەمانیان داناوە کاک بابان با تەشبیهات بەکار نهێنین بەرامبەر بە هیچ کەسێک بەرامبەر بە هیچ لایەنەوە بەرامبەر بە هیچ دەستگایەک با بەس لە بڕیارەکان کە جرامت ڕەخنەت لە بڕیارەکان هەیە بە ڕەخنەکان بخێنە ڕوو ئەگەر قسەی لەسەرکەی بڵێ بەڵێ بەنسبەت دوای ئەم خۆپیشاندانانە و تایبەتەوە چوار بڕیارەی سەرۆکی هەرێم کە دەری کرد و کە لێژنەشتی بۆ پێکهێنا و جارێ هەر بڕیارێک کە ئیسم ناوی لێژنەی لێ هات ئەوە بزانە و بڕیارە هیچ ئاسۆساسێکی نیە و فەشەل دەبێتەوە. مەبەستە چوار بڕیارەکەی سەرۆکی هەرێمە؟ بەڵێ چوار بڕیارەکەی کێچێکیان حساب جێبەجێکرا و گەڕانەوەی بودجەی ئۆپۆزیسیۆن هیچ منەتی تێدا نیە لەبەرەوەی بودجەی ئۆپۆزیسیۆن خۆت و بڕیتە دەبێ بیدێەوە مافی خۆیتی کورسی هەیە لە پەرلەمان دەنجی هێناوە خەڵک لەیان گیری دەکا کە تۆ بڕیارێکیاوە دەردەکەی و بۆ جێبەجێ دوای وەڵاو بڕیارم جێبەجێ کردووە نازانم یەک کەسیان تا ئێستا نەداوەتە دادگاکان کە تەقیان لە خۆپیشاندنان کردووە وێنەی لەسەر شاشەیە بە ئاشکرا تەقەی لە ئینسان دەکات دەیکوژێت چ بێنوێک ماوە بڕیاری چی دادگایکی دەبێ بگیرێ کابرای کوشتووە بە بەڵگە بە ڕوون دیارە ئینسان دیارە ئەوە چییە دەی بەستنەوە بۆی وەڵا بەردیان هەیەشتە بینایەک 6 دام شکاوە 500 دامیان بۆ دەکڕینەوە ئەوە شتێک نییە بەڕاستی تا سەرێ بکانەوە حکوومەتە و دەسەڵاتی ئەوە بێزارین و بڕوا 100% دڵنیام کە بەو دەسەڵات و بۆ سەرکردانە کورد ئەوەی هەشێتی لە ناویە چێ با دڵنیا بە سەرکردەکانمان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک بابان لە ڕانیا بەڵێ کاروانمان لەگەڵدا سڵاو لێ بێ کاک کاروان فەرموو. ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک کاروان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس دەکەم. بەڕاستی من ئەم پەیوەندیم بۆ دوو تەوەرە بەرنامەکەتان زۆر جوانە کەناڵەکەتان زۆر جوانە بەتەن کێشەی خەڵکەوەن بەتەن کێشەی فەرمانبەران بەڵام بەداخەوە ئەوەی جێ ئاماژەیە من چەند جارێکە یعنی ئەوەتی متابعی کەناڵەکەتان ئەەکەم تا ئێستا لەو نەعەدالەتی کە لە ناو سیستەمی تەندروستیە هەیە هیچ جۆرە بەرنامەیەکتان پێشکەش نەکردووە. بۆ نمونە لە ناو سیستەمی تەندروستیە کە لە چەند چینێک پێگاتە چینی دکتۆر و کارمەندی تەندروستی و چینەکەی تر کە کارمەندی ئیداریە کە دکتۆر لە 100 دەرماڵە وەرەگرێ کارمەندی تەندروستی لە 150 وەرەگرێ چینەکەی کە وەکو بوونی نەبێ لە ناو سەحەیە و لە ناو تەندروستیە بێبەشن لە هەموو جۆرە دەرماڵەیەک. طبعا ئێمە چەند جارێک پەیوەندیمان بە دکتۆر بەرهەموو بە کائیمات ئەو کاتێکە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو هەر بەبێنەوە باشە وەکو خێرمان پێ بکەن. من لێرەوە پرسیارێک لە هەموو سەرۆکەکانەکەم لە هەموو بەرپرسەکانەکەم لە سەرۆکی حکوومەتەکەم لە فەرمانگە تەندروستیەکانەکەم ئەگەر ڤایرۆسێک ئەگەر شتێکی ترسناک بێتە ناو سەحەوە ئەگەڕێ بە دوای ئەوەی کە بەدلەی سپی لەبەرایە بەس ئەوە ئەگرێتەوە هەیە هەمووی بەبێ جیاوازی ئەگرێتەوە. ئایا فەڕاشێک هەر مەترسیدار نییە بۆ ئەو
ڤایرۆسە تەندروستی ڤایرۆسە تسناکە ئایا کارمەندێکی پرێزگا معارض نییە بۆەوەی کە ڤایرۆسێکی تسناچی بێ بۆچی دەرماڵە بێ بەش بن لێی بەڵێ کا کاروان دیارە لەوە چێ بەرنمەیەک تایبەت لەسەر ئەو بوارە نەکرا بەڵام لە ماوەی ڕابردوودا لە NRT وەگە بە باشی متابعەت کرد بێ بە دواداچوونی باش کرا لە ڕووی هەواڵ و راپۆرت لەسەر مانگرتنی پزیشکەکانی هەولێرەوەها فەرمانبەرەکان کە مانیان گرت بووە پێما بێ نزیکەی 7 بۆ 8 داواکاریان هەبوو هەروەها ئێمە لە بەرنمەیەکیشتا باسمان کرد لە ئەو مانگرتنە باسمان لە داواکاریەکان کرد دیارە بەرنامەیەکی خەڵک بوو کە تەوەرێکمان دیاری کرد بوو بوارە دیارە پەیوەندیی کاروان قەتع بوو بەڵام هیوادارم ئەگە بتوانێت پەیوەندی کاتەوە گە گوێ لە قسەکانم بێ بە داداچوونی باشی بۆ کرا و بەپێی ڕووماڵکردنی ئەو مانگرتنە زانیاریەکان دەگوازرانەوە لە ڕێگەی NRTەوە بەڵە باخان لە سلێمانی سڵاو لێ بە باخان خان فەرموو ئەلو بەڵێ باخان خان ئێوارە باش کاکشان دۆسپاس دەکەم ئێوارەت باش و دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم دۆسپاس دەکەم بەڕاستی منەمە لەسەر پرۆسەی دامەزراندن قسە بکەم بەڕاستی من محەدم تاو کردووە و هەرچی کەسێکە بیناسم لەگەم نافۆرمی پڕ کردێتەوە تەبعاً لە هاوڕێ و لە خزم کەسم تازە هیچ کەسێک ناوی نەهاتێتەوە یەکەم شت نازانم ئەم 25,000 کەوتیان تاعینەکەین ئەمانە کێن تاعین کراون لەبەرەوەی تا ئێستا ڕێژێکی زۆر کەم تەلەبە ناوی هاتێتەوە دووەم شتیش لەسەر بیمەی بێکاری قسە بکەم باوەڕ کە 3 ڕۆژ من چوون معاملەم کردو بۆ بیمەی بێکاری تەلەفۆنیان بۆ کردو مەڵا ئیشمان بۆ دۆزیتەوە لە کۆمپانیایەک ئیشی محاسبی بکەیت کە تەلەفۆنم کرد بۆ کۆمپانیاکە ئیشمان بۆ دۆزیتەوە مامی بە $200 لە بیمەی بێکاری خۆیان تووڕاکەن ئێوە بە چی ڕازیە بن بۆچی بە $200 ئیش ناکەن یعنی نازانم ئەم هەموو بەڵێنێ حکومەت ئەیا ئەم 25,000 تاعین بوو کێ تاعین کرا هەر خزم و کەسەکەی خۆیان بۆ 4 دەورە بکەی خۆیان بوو ئەی مناڵی فەقیر چی بکە 12 ساڵ 13 ساڵ تەلەبا خوێنێ لە پۆلی شەشا خۆی هیلاکە بۆی دەرەجەیەکی باش بێنێ بەڵام تەمەناکەم یعنی قەت تەلەبە ئاواتەخواز نەبێ مەکتەب پاوکە هەر تەلەبە بی خۆشترە هەر ژیانی تەلەبایەتی خۆشترە وەک لە ژیانی ئێمە لەبەرەوەی من 2 ساڵە تەخەڕوجم کردووە لە ماڵەوە دانیشتم هەر تەعیناتەکە بێ ڕاکەم بە دەمیەوە بزانم تەعید بووم کە ئەچی پێتەڵێن بڕۆ واستە لە ئەنجومەنی وەزیران کە بڕۆ لە وەزارەت بیکەم نەگەر واستەمە وێت چی مەجبورم بەوێ دانیشم بە ڕیکلام و بە قسەی ئەم خەڵکانە ڕاکەم بە دوای تەعینات یعنی حەقوە بەڕاستی بە دوواداچوونە بکرە بزانین ئەم 25,000 کە باسییانە کرد کێیە با کەسێ پەیوەندی بکە بڵێ من ناوم هاتۆتەوە نازانم ئەمە شەرەک و بەڵێنەکانی تر ئەمەش بەڵێنەکانی کابینەی شەشەم بوو تا کاتی دەمان بێ ئێمەیان لەبیرە دانیشن تەلەفۆن بۆ ماڵانەکەن و لە بنکەکان بە زۆر خەڵکەوەکەوە ناوانێ دەممان پێ بن هەموو شتێکتان بۆکەم بەڵام کە دەمانیش نەماکە ئەنەمە هەر ئەوان نەبوو بێتن یعنی بەڕاستی حکوومەتێکە تا سەرسخان گەڵندەڵە هیچی بۆ خەڵک نەکردو بەس بۆوانەیە کا ماستا و چی و پارەخۆر و چڵکا خۆر بن لەگە خۆیان سپاس بۆ پەیوەندەکەت باخان لە سلێمانی باڵە لەسەر تۆری کۆمەڵاتی فێسبوک کوردی هاوڵاتی دەڵێت من دەمەوێت ئەمڕۆ لەبارەی کەم و کوڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بدوێن بە تایبەتی لەبارەی بێخەمی ئەم حکوومەتەوە بدوێن دەڵێت لەبارەی نائامادەیی بۆ هەر کارەساتێکی لە ناکە ئەگەر ڕوو بدات وەکو لافا و بوومەلەرزە و نەخۆشی کوشندا و دەڵێت دەبێت ئەوەندە بڵێن خوا ڕەحممان پێ بکات ئەگینا بە 100 ساڵیش نابینەوە ناینەوە سەر خۆوە دەڵێت زۆر خراپترمان لە سۆمال لێ دێت هەروەها ئەنوەر ئەرمەوانی دەڵێت لەسەر زیادەی موچەی پۆلیس قسە دەکەم ئەم مانگە زیادەی 9 مانگ خرج کرا بۆ پۆلیسی ئیقامەی هەولێرەوە و ڕەگەزنامەی شارستانی و پۆلیسی گومڕک و سنوور بەڵام بەداخەوە نازانم ئێمەی سەر بە پۆلیسی هەولێر بۆ لەم مانگەدا ئەم زیادەیان بۆمان خرج نەکرد بەڵێ هێمنمان لەگەڵدا لە هەولێری پایتەختەوە سڵاو لێ بێ کاک هێمن فەرموو السلام عليكم. عليكم السلام كاك هێمن دوو پێشنیارم هەبوو لە یاریمی کوردستان بەڵێ یەکەمیان لە دەربارەی پێشنەی هاوسەرگیری 5 میلیۆنە بەڵێ دواترش ڕۆبزانم ئەوان لازم یا ساڵانە یا ماگەی بجێرنەوە ینی حەق وایە ئەو پارەیە نەیجێرنەوە لە بەرەوەی مافی خەڵکەکەیە 5 میلیۆن کەمیشە حەقی وایە زیاتر بکرێتن کە ئەو پارەیە پێم وابی لەو زمانێکی ئێستا بەتایبەتی زێر شتا وەکو زۆر شت ئەو پێداویستی لە بۆ ینی هاوسەرگیری پێویستە زۆر گرانە بۆ 5 میلیۆن ئەو بزانم هیچ چوە ئەو ناکرێت پێویستە بکەن بە 10 میلیۆن دواتر پێویست ناکە ئەو پارەیە وەرگرنەوە
زمینیشان عفو ئەوە حقوایە داوامان هەیە حکوومەت وا بکاتن شوێنی سەدیبوون بۆ گەنجان دابینکەن چکە لە هەموو دەوڵەتەکەیە بۆ نمونە لە کوێت هەیە ئێستا کوێتی لە ئێمە زیاترە بەڵام ئێمە دەوڵەمەندینەوە پێویستە حکوومەتی کوردستان شتێک بکاتنەوەی خەڵکە مرتاح بیتن و تیتر ئەو ناخۆشی کە پێشووتر هەوو نەیبینەوە. بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت، زۆر سپاس بۆ کاکی من لە هەولێر. بەڵام محەممەد لە بازیان. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. ئەم کاتەوە باش. زۆر سپاس کاک محەممەد. کاکە گیان من دەبێت لەسەر ئەوەی پێشمەرگە قسە بکەم. بەڵێ فەرموو. کاکە گیان 8 ساڵە من پێشمەرگەمە معاشەکەم 370,000 تا ئێستا معاشمان زیاد ناکە. بەڵێ. ئەو دەلازم حکوومەت یارێمی کوردستان چاوەڕێی چییە معاشمان بۆ زیاد ناکە. هەموو خەڵک لە فەقیری بۆتە پێشمەرگا خێری پێڕەوایە تا ئێستا پێشمەرگە معاش زیاد نەکردووە. بەڵێ. داوای حکوومەت یارێمی کوردستان کەم کە ئەو معاشەوان بۆ زیاد بکە. باشە قەینا پۆلیسێک بۆ 800-900,000 معاشە بۆچی پێشمەرگەک بۆچی 370,000-325,000 وەگری. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە بازیان. بەڵێ کاگەرام لە سلێمانی. سڵاو لێ بێ کاگەرام فەرموو. ئێوارە باش کاکشوان. زۆر سپاس کاگەرام. چاوەمات دەکەم بەڕێزی دەستخۆشی بەنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. کاکشوان جان من ئەمەوێت لەسەر تەوەرێک قسە بکەم کە ئەویش تەوەری شەهیدانە. بەڵێ. کاک شوانجان من وەکو کوڕی شەهیدێ کە باوکم لە شەڕی براکوژیا کوژراوە. بەڵێ. بەڵام 3 ساڵە وا دیزەویان پێداوین هەتاکو ئێستاکە باوکم شەهیدی پارتیە بەحەقەت بە ئەوە بڵێم کە 3 ساڵەوە دیزەویان پیاوین کە لەلایەن حیزبی پارتیەوە ئێمە کە لە سلێمانی دانیشتین لە سلێمانی بماندەنێ. بەڵێ. بەڵام ئەچینە دەستگای شەهیدان ناوماناتۆتەوە ئەڵێ شارەوانی سلێمانی دابینی ناکە نزیکی 3,000 شەهیدە. بەڵێ. ئایا ئەمە بزانین شارەوانی سلێمانی دابینی ناکە یا خۆیان گەندەڵ و زەویەکانیان وەرگرتەوە فرۆشرا و ئێستا نادرێ بە هیچ کەسێک. بەڵێ. ئەگەر بەدادەچوونێکمان بۆکەن بۆ تەوەرە زۆر مەمنونە بین کاکە شوانجان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئارام لە سلێمانی. بەڵام محەممەد لە شەقڵاوە. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. ئەلو ئەو کاتت باش بەڕێزم. زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک محەممەد. سەلامەتی سپاس دەکەم. دەستخۆش لەو بەرنامە بەڕێزە دەکەم. زۆر سپاس دەکەم. سەلامەتی. ئەوە بەنسبەت ئەو ینی کە ئەوە من ینی کە ناوی خۆم نووسی لە مروریاتی ینی زۆر هیلاچان کردم مانجان کردم ینی بەخۆ نەبوونم کرێچیمە خێزاندارم ینی بەڕاستی زۆریان هیلاچی کردم زۆر ینی واستەکاری هەیە هێشتا هەر هەیە ینی فۆرمم پڕکردەوە لە شاوێسیان چمە وەزارەتی لەوێن دەرهاتمەوە دیسانیان ناردو وەزارەتی مال ئەسەف هیچ شتەچان بۆ نەکردم. بەڵێ. ینی زۆر ینی هیلاچان کردم ینی بەڕاستی ئەم کرێچیمە ینی معاشم نییە ینی هیچ جێڕێکم نییە ینی ئەم ئێستا تەمایچم هەبێتن ینی لەو کوردستانە ئەرحەمدولێ لەو کوردستانە ینی لەو کوردستانە دەورەمان دەداینە ینی کرێنیشنەکان گەلک زۆرن ینی ئێستا لە شەقاوە زەویان دابەش کرێت تقریبان 3 سارە هێشتا دابەشیان نەکردیە. بەڵێ. ینی ئێستا من وەرم نەگیت ینی بێبەش بمە لەو شتەی ینی هیوادارم ینی کە لەسەر ئەو بەرنامەتەوەرە کە ئیشاڵڵا شتێکمان بۆ بکرێ باشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە شەقڵاوە. بڵێ سیروان لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک سیروان فەرموو. ئەم کاتو باش کاک شوانجان. زۆر سپاس کاک سیروان. وڵی کاک شوانجان من بەنسبەتەوەی یاسا قسەکەم بەڕاستی یاسا لە کوردستان سەروەر نییە. ئیسپاتێکم بەڕاستیەمان حکوومەتی هەرێم چەند شتێکەکەنا بەردەم کۆمەلگە عەلاساد ئاڵای کوردستان و تەنگەژەی دەرێکی و کۆمەڵە شت لەم شتاناکە ناڵێن ئێمە عەلاساد حکوومەتی چواردۆرمان کێشەمە دەژەک بەس ئەمان پێم وایە ئەگەر وەزیری شەیدان و ئەنفەرکراکە گوێی لە دەنگم بێ ئێستاکە دەست لە کار کێشایەتەوە لەبەرەوەی گەورەترین سوکایەتی بە کەسکاری شەیدان و ئەنفەرکراوەکە درراوە کە مامۆستایەک بە ناوی مامۆستا بایەز ئەحمەد مستەفا خەڵکی ڕانێت تا لە کوێ دەست بەسەرە بەڕاستی ئەو بە ناوی ئەنفالەوە ئەو مامۆستا بوو مستەشاریش نەبوو ئەنتارچی نەبووە باش ئەگەر وەزیری شەیدان ئەتوانێت بچێت لای وەزارەتی ناوخۆ لای کاکەری سنجاری بەڕاستی کاکەری سنجاریش بن لە مۆسعات تاوانبارە لەبەرەوەی ئەو 250 مستەشاری بواتە بۆ وەزارەتی ناوخۆ ئەو پیاوە ناوی لە هیچ وەزارەتێک نییە و لەی شوێنێک نیە و داواکراو نییە
ئایا ئەگەر ئەنجومەنی دادوەری ئەڵێ ئێمە دەسەڵاتمان نییە و ئێمە محکەمەمان نییە و ئەوێ بینێنەوە بۆ بەغا باشە ئەمانە خوان احترام بەخوان ناکەێتە خەڵک ملت چۆن احترافیان پێ بکە من پێم وایە سەرۆکی ئەنجومەنی دادوەران هەڵوەشێتەوە سەرۆکایەتی هەرێم بەڕاستەکەی هیچ خوشتێکی نییە خاوە قسەی خۆی نییە چونکی سەرۆکایەتی هەرێمە بێت لێپرسینەوە بکە بەو شێوەیە کە ئەم مامۆستایە کابرا موالێتی 66 تەماشاکەی لە 86 بەو شێوە ناکرایە بڵێ لە مستەشار لە قانونی حکوومەتی عێراقیە ئەوە تەمەندەکی ساڵ کەمتر نەبووایە جاء تا ئێستا 11 خێزان سەرگەردان بۆ لە ڕانێ و ئێستا لە کوێ دەست بەسەر و باسی ئاڵای کوردستان دەکەن من پێم سەیرە ئەمانە بەو شێوەیە کە خۆڵەکە دەچاوی خەڵکەوە حاکم لوقمانێک چۆتە لای مامۆستا بایز دەڵێ وڵات ئێمە دەسەڵاتمان نییە و ئێمە یاسامان نییە و ئێمە هیچ شتێک نین ئەو خۆی ئەڵێ من هیچ نیم ئەنجومەنی دادوەران ئەڵێ من هیچ دەسەڵاتێکم نییە وەزیری داد ئەڵێ هیچ دەسەڵاتێکم نییە وەزیری شەیدان چۆن قبولێکات ئەم مامۆستایە بگیرێت و کە خەڵکی ئەنفالچی و مستەشارەکە من لە پێشچای بسوڕێتەوە چۆن قبولەکات سوکایەتی بۆ وەزارەتێ بکرێت من لێرە بە کاگارە محمەد دەڵێم با ئێستا دەکات چێشێتەوە زۆر باشترە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سیروان لە سلێمانی بەڵێ ئومێد لە هەولێر سڵاوی بە کاک ئومێد فەرموو ئەلو چۆنی باش کاکشوان زۆر سپاس کاک ئومێد کەمی باشی زۆر سپاس من وەکو پێشمەرگەیەک لە هەولێر قسە دەکەم بەڵێ تاکو ئێستا هەر ڕۆژە و قسێکمان بۆ دەکەن هەتا ئێستا کە معاش پێشمەرگەی دەرن ئەو مانگەیە ئەو مانگەی زیاد دەبی هەتا ئێستا 300,000 دینارە موچەکەمان 2500 دیناریش وەکو ئابوونە دەجێڕنەوە بەڵێ هەر ڕۆژەیەک قسەیەکەکەن هەنی نازانم کە موچەی پێشمەرگە زیاد دەکەن نازانم پڕەمەسوولێک بە 300,000 دینار ئیدارە دەکاتن هەرەوەندەمە بوو کاک شوان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ باوکی مستەفا لە هەولێر سڵاو لێ بێ باوکی مستەفا فەرموو باش بەڕێز باوکی مستەفا بەڵێ وڵای من حەز دەکەم لە بواری ئەو تۆرەی تەڵەبەکان کە تاویان کردبوو تخەرجیان کردبوو بەڵێ ناویان دەگەڕاوە لە بۆوانە وڵای کاکە بەڕاستی بەبێ ئەو لاریم لە هەمووی پێڕابواردنە بۆ کاک باوکی مستەفا واللهی ئاشکرایە شتەکە ڕوون و ئاشکرایە ئەتو هەر قسەشی دەکەی درێکا کە تاین نەبوویم ئەو هام کردێەوە هەم کردێ خوێندی تێماندی بوو درێباوە بەسە ئەوەن دەلوت و بەسە ئەتوو کە بە ئارامی دەژی ینی ئارامیان کرد تا هەموو شتێک بەڵێ بەڵام پێت وایە باوکی مستەفا کەسێک داواکاریکی وای هەبێ مافی خۆی نییە و هیوادارم با بەو شێوەیە قسە نەکەیم بڵێنەوە ڕابواردنە بەوەی نەبێتە ئەوەی کە پیان ناخۆش بێ و کەسانی یاخود لە ڕێگەی بەرنامەکە و قسانە نەکەین تکایە باوکی مستەفا بەقوربان ئەگەر ڕوخسەتم دەی بەس زۆر ڕۆم کەمەوە فەرموو باوکی مستەفا یەک شتێ با پێزرێم ئەتوو ئەگەر جوو بێ ئەگە هین بێ ئەگە فارس بێگە عەرەبی وچی ڕەگەزنامەی عێراقی دەبوو لە کوردستان ژیای بە کوردی قسەت کرد مافی تاین بوونی تێ ئەزە گۆڕانی پارتی یەکێتی بەس لە ناو پارتی و یەکێتی کفرە نابێت و هیچ لایەنگرەشێکی بێ ئیلا دەبی لایەنگریوان بی ئەگەر لایەنگریوان نەبی ئەو دەکا ئەتون نە کوردی نەناسنامەی کوردی دێ نەبا و باپیرش کوردایەتیان کردیان هەر بە خۆشیان ویان کردیا تۆڕ کردیان ناستی ویان کردیا سبەینێ هەر هەمویان لە پێش چاوت قەزافیەک بن قەزافی هیچی نەکرد بۆ هەموو ژانی میلەتەکەی تەمین بوو ئەو جەوهیان نەکرد ئەمە هیچمان لۆ نەکریا ژیانیشمان تەمینە دەیانەوێت سبەینێ ئەمە برێن بەرخودان ئەو ڕۆژە نما ئەوانە گەورە چاو سۆر دەکەنەوە ئەمە لە چاو سۆرکردنەوەی وان تێگەیشتین وەختی دەنگدانیش دەست ماز دەکەن نەدەستم مازکە نەچاوم لێ سۆرکەوە ئەگەر شتەکرد لۆ من پێ ناکرێ برێکاکەم حکوومەتی ئەندامەکانم و حکوومەتی تونیم پەرلەمانیش ڕاستە دیوەخانە پێش ناکەن بۆ ئەگەر ئەو قسە دەخال ینی اختلافەکەیان ئەوەیە لە ڕووی ڕاستیەکان ئەوە دیوەخانە وەکودی ناویان لێنا پەرلەمان لۆ خۆیان ناویان لێنا لەبەر چاوی ئەو کەسانێک کە چاویان داپۆشلەیە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی مستەفا من داواکارم و هیوادارم بتوانین ئەو شانە بەکار نهێنین من ڕۆژانەیمە لە بەرنامەکە باس لەواکەین کە هەر کەسێک قسەیە بکە ڕایەکی هەبێت ئەوە دیارە گزارش لە ڕای خۆی دەکات ئێمە ڕای خۆمان تێکەڵ نەکردووە بە ڕای بەشداربووان بەڵام مایکەکە کراوەیەوە ئازادە بۆ ئێوە بتوان قسەی خۆتان بکەن هیوادارم بتوانین بە بابەتیانە ڕخنەکانمان بگەینین بابەتیانە قسەکانی خۆمان پەیامەکانمان یاخود داواکارەکانمان لە بەرنامەکەی بگەینین بەڵێ لیزا لە سلێمانی سڵاو لێ بێ لیزا خان فەرموو
لیزاخان لە سلێمانی هەرو باش زۆر سپاس لیزاخان. بەڵێ کاکسان منە لەسەر ڕێژی جیابوونەوە ڕێژەی تەلاق قسە بکەم. بەڵێ بەڵێ بە شێوەیەکی بەرچاوە کۆنین تا ڕێژەی تەلاق زۆر بەرز بۆتەوە. ئەگەر چینسی دەرگاکانی سلێمانی و شارەکانی هەرم بکەین کە ڕێژەی تەلاق زۆر بە شێوەیەکە لە بەرامبەر هەر ڕێژی مارەکردنێک 3 تەلاق هەیە لە ڕۆژێکە. تاقەت نازانم گەنجانی ئەمە بیر لەوە بکەنەوە کە ژیان سەختە تەنها وازان لە ئەوەی کە ژن بێنیان کە زەواج بکەن شو بکەن هەر ئەوەندەیە نازان مەصرفی ژیان چۆنە نازانن تێگەیشتن چۆنە لە نێوان هاوسەرەکانە. لیزاخان پێت وایە ئەو هۆکاری جەنابەت باسی لێوە دەکەیت تەنها ئەو هۆکارە هەیە یان هۆکاری تر هەن؟ لێکمان نەبوونی چەند شتێک لە کوردستان بۆ گەنجان وا کردووە کە ژیان زۆر سەخت بێنی زۆر کەسێک کە لە ماوەی دەسیرانداریە جیابێتەوە کاتێکە بینێت کە ناتوانێت ئەوەی کە ئەوەیە بۆ هاوسەرەکەی بکات چ لە ڕێگەی شوێنی نیشتە جێبوون بێیان کارێکی باشی نییە کە بتوانێت مەصرفی ئەو بکات کە دەستگیرانەکەی داوایە کات و بەدڵێ و کەسە بکات بێتە هاوسەری ژیانی شتی باشی بۆ بکات. بەڵێ کەکشانکەن چماوە تەنها ڕێز سڵام بۆتان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لیزا لە سلێمانی. بەڵێ هێمداد SH دەڵێت من پێشنیازێکم هەیە بۆ بەرنامەکەتان هیوادارم کە شەوانە بەرنامەکە سەعات 8 بۆ 9 پێشکەش بکرێت چونکە مایکی خەڵکە و دەڵێت وا هەست دەکەم ئەو کاتە خەڵک زیاتر دەتوانن سوودی لێ وەربگرن. ڕامیان ڕانیا یاخود ڕامین ڕانیا دەڵێت داوا لە بەڕێوەبەری پەروەردە دەکەم کە دەوامی شەوانە ڕۆژی پێنجشەممان نەبێت و دەڵێت سپاس. شا سلێمانی دەڵێت دەستان خۆش بێت پێویستە لەبارەی کرێکاری هاوردەوە قسە بکرێت کە کوردستان پڕ بووە لە کرێکاری هاوردە و کوردەکانی خۆشمان بێکارن. بەڵێ عومەر لە سلێمانی سلااو لێ بێ کاک عومەر فەرموو. سلااو لە تۆش کاک شوانجیان هەم کاتێ باش. دۆسپاس دەکەم هەموو کاتێکت باش. کاک شوانجیان و بۆ تەوەرێک لەسەر ئەم بایعیە هین ناکەن. بەڵێ ئەم بایعیە وەنگە خراپە و خواردنەکە هیچی بە کەڵک نایەت و لە سەردەمی کاگنێتیریشە ئەو وتی ئەم بایعیە کولی سەری زەلامێ 180,000 دینار وەرەگرێت و کەچی هیچی ئەسەری نەما و خواردنەکەش هەروە خۆی خراپە. کاک عومەر با باس لە خراپەکان بکەی. خراپەکانی چین؟ وەڵی ئێستا برنج هاتووە کەس نایەوێ. بەڵێ هەچی هەبێ و نەبێ باش شەکرەکەیە. زەیتەکەش هەموو کەس خۆ زەیتەر بەکار نانێ. شخصی خۆم ماڵی خۆم ئێمە زەیت بە هیچ جۆرێ بەکار نانی. زەیتەکە باشە بڵین بەس وەڵی هەر برنجەکەی زەیتەکەی و تەواو ئیتر هەموو شتەکان بڕا و کابرای بایعەکەچیت یەکسەر ئەو پارەی خۆی وەرەگرێ. حکومەت بایعەکە بە میلەت بەخێوەکە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک عومەر لە سلێمانی وچانێک و دەینە وەلاتەن. جارێک تەسڵاتەنێ بە بەرەزان بەڵێ هاوکار HR دەڵێت پێم باشە کار لەسەر زیادکردنی موچەی پێشمەرگە بکرێت. بارزان سووری دەڵێت ئێمەی پۆلیس تاکو ئێستا موچەی زیادەکەمان وەرنەگرتووە تکایە هۆی دواکەوتنی بۆچی دەگەڕێتەوە کەچی لە بەغدا موچە زیادکراکە وەرگیرا شەهێن سەرکایی دەڵێت داوای زیادکردنی دەرماڵی مەترسی دەکەین بۆ کارمەندانی تەندروستی چونکە نە ئێوە نە هیچ کەناڵێک باسی دەرماڵی مەترسی بۆ کارمەندەکانتان نەکردووە. هەروەها تو دڵی دەڵێت من دەوێت دادپەروەری هەبێت ئەنک و عەدالەت. بەڵێ هێمن لە سلێمانی سڵاو لێ بێ کاک هێمن فەرموو. باش زۆر سپاس کاک هێمن ئێوارەت باش. زۆر سپاس. وەڵایی ئەمە نسبەت هێزەکانی بەرگری و فریاکەوتن قسە بکەم. ڕاستە لەم مودەیە 210,000 زیاد کرا بۆ هێزەکانی بەرگری و فریاکەوتن بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە مانگانە 60,000مان لێ ئەبڕن خۆزبێ ئێوە بە دواداچوونێکتان بۆ ئەو وەزانە بکردا. ئایا بزانین ئەم 60,000 ئەوان لە بری خواردن ئەیبڕن 60,000 گەلێک زۆرە بۆ مەسەلەی بڕانی ئەو بەڕۆپارەی کە بۆیان داناوی. بەنسبەت هێزەکانی هەفتاوە کە ئێستا باسیەکەن وەکو فەرماندەیی گشتی ئەوانەی کە ئێستا بۆتە هێزی 70 لای برادرانی پارتی لەولا بەڵام لێرەیە ئەوان 300,000 وەرەگرن مانگانە. ئایا پێم وایە ئەمڕۆ هیچ کەسێ بە 300,000
ناژی لە وەزایە بەڵام خۆزگە ڕۆژێک جەنابتان وەکو وەزیری پێشمەرگە داوەتان کردای بۆ کەناڵەکەی خۆتان بەرنامەیەکی کراوە بووە لەسەر ئەو وەزعانە با بزانین یادن ئەگەر ڕاستە و خۆش نەبا هەر بۆ خۆتان کۆمەڵە پرسیار هەبوو لێتان کردای لەسەر وەزعی پێشمەرگە بەڕاستی تەنها لە کاتێکە ئەوان پێشمەرگیان بیرەکەوێتەوە کە تەنگانەیەک لەسەر وەزعی هەرێمی کوردستان هێتە ئارەوە ئەو کاتە پەنا بۆ پێشمەرگەیە بەنینا هیچ کاتی هێزی پێشمەرگیان لەبیر نیە. مستفاسانەکە زۆر سپاس بۆ کاکەمن لە سلێمانی بەڵێ ڕابەر لە سێ سادق سڵاو لێ کاک ڕابەر فەرموو. ئەم کاتۆ باش کاکشوان زۆر سپاس کاک ڕابەر دەستخۆشی بەرنامەکە لێکەم سپاس دەکەم. کاکشوان بەڕاستی منەمەوێت لەسەر تەوەریە بڕۆم کە مخۆم لە سەیسایە قاشیم بەڵێ کاکشوان وەرە بڕوا قەنەعەتی هەبێت لەم شارە ئێمە بڕواکە 5-6 گەنجی لێ هەر هەمی بێکار بێ ئیش هەمی لەم بازارە سوڕێتوە ئەمە هەمووی لە لایەکەوە سێرە ئەم سەیساقەی ئەمە هیچ خزمەت گوزارێکی تیان نییە هیچ بۆ نەکراوە یعنی بەڕاستی ئەم خەڵکەی تەواو بێزار کردووە سێری ئەم هەموو گەنجەکەی بێ ئیش و بێکار لەم بازارە دانیشێنە هیچ شتێکی وای تیان نییە ئەڕێیت بۆ مەکتە ئەڕێ بۆ قوتابخانە کەچی هیچ پرسیارێک من یەکیان شخصی خۆم لەوانەیە ویستم بڕۆم بۆ قوتابخانەی ئێواران وەرە بگرن کەچی ئەڵێ وەڵام ناود نەماوە ناود ینی تەواو بووە ینی پڕ بووە کەچی واش نە بەم خۆم برادەرەمە لەو پۆلە کە نەفەری کە سۆڵە دەستخۆشی بەرنامەکە لێکەم و زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بەڵێ سەلیم لە هەولێر سڵاو لەبێ کاک سەلیم فەرموو. کاک سەلیم بەڵێ کاک سەلیم خۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەم. دەمەوێت لەسەر هەندێک دەستگایەکانی وەختە قسە بکەم. دەستگایەکانی حکومەت من یەک گۆبارە خۆم دەمێت کە تاوای تەعیین بوونیان دەمە کرد گوتیان وەرە ئەمە تەعیین دەکەین زۆربەی دەستگایەکان لە ناوچەکان ڕابگرە باناسەر باناوەکان بڵێ باشکرا بە باناوەکان بڵێ ناوی کەسەکان نەبێت ناوی دەستگاکان قەی ناکە کاک سەلیم بەس ناوی کەسەکان نەبێت دڵبەن مەسول ناوچەی سێتاقان لقید و بەخۆیان بەمنیان گوت هاتنە ماڵێ من کۆرە تەعیینت دەکەین لە ئاسایشی کە چووم زۆری چوم دوایە کلاوەتی زۆریان لەگە من کرد گوتیانەوە تەسکەی لقید و ئەمنێ ڕانی ئاسایش کردووە لە ئاسایش ئەمەسەکەم تەسکەی لقید و تێدانە باشە خۆشە بڵێکاتە وڵای تەعیین بوون نییە واز دەوێنە نەک پارەی زۆر پێ مەسروفکە لە لقیدووە لە ناوچەیەوە لە ڕێکخراوی هەڵمەتەوە کە بازانزان باکە دەشم ناسن قەسی هەولێرم تێگەیشتی خۆشە ڕاستە قسەی خۆش قسەی ڕاستی خۆشە بەس نەک کلاوەت کە خاوەن دوو شەیدم کلاوەتی لەگەڵ من دەکەن دوو شەیدی پارتیشم هەیە و بەڵێ کلاوەتی زۆریشیان لەگەڵ من کرد درۆشیان لەگەڵ من کرد کە هاتنە ماڵێ بەس بەڵام بەداخەوە تا ئێستاش وازم لێ هێناوە ئەگەر بێ و بڵێن وەرە چەندان خاین لە سەتاپۆ دەکەنەوە وەرە ببەوە پارتی ئامادەنی بەبمەوە پارتی دەستخۆشی بەنامەکان دەکەم کاتێکی خۆش. زۆر سپاس خۆشتر بۆ تۆ کاک سەلیم بەڵێ سەربەزمان لەگەڵ دایرە سلێمانی وسڵاو لێ بێفەرموو. کاکەشوانم کاتەوە باش. زۆر سپاس کاک سەربەز. وەڵام نوێ لەسەر تەوری سەرۆکی هەرێم قسە بکەم کە بۆ حکوومەت ببین بە حکوومەت. بەڵێ. وەڵای منەڵەم زۆر ئیشێکی چاکە زۆر چاکە دەستخۆشی لە سەرۆکی هەرێمیش و لە حکوومەتەکەشمان دەکەم کە ئەو کارە بکەم بۆ هەموو میلەتی کوردە نەگەر بۆ مجموعه بولی مجموعه تیابای هین بیار تیاب سرکوتو بی ولام او حکومتی کردی دامزری او خلقی که یسا هموهینی او کنالن ای سروکان من لبغا دانشتون چی اکن لگل حکومت ای بو شبکارکان من جبا جنا کن اگر خو ما بین به حکومت پیوست من لبغا نابیه بله ځکه محاشه پاره شي له بغاوه زیات کن همي لیرو حواله ک ایبو بغا زیات دو ایبو خو ما زیات نه کړدو بل او کاته کتو بو به حکومتو که همشت لجد خو به شک ماده سوچل جبجه بکری او شونانی کنات نه تو سر کردستان بینو سر کردستان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت حکومەتەکەمان سەرەگرێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە بەڵێ دۆسکی لە دهۆک سلااف کاک دۆسکی سڵاو بۆ تا کاک شووە گەلێک سپاس سەر بێزاربوونا گەنجتمە ڕاستی وەکو دامەزراندن ئەم بینین گەلێک جهلێمە دامەزراندن دەست نەکردیە بەلکو هەتا داخواست کردی بۆ تشتێکی گەلێکی بچیکی ڕەفز کردی یعنی نه بێتە دامەزراندن و ئەمت بینین گەلێک گەنجت عەرەب ئەوەش بەغدا و میسلەوە هاتینشکت و گۆران و گەل مەسیحیە لوێرێ یەتاتینە باژێرە دهۆکێ و هەمی کوردستانێ
يتعطينا دوامات لندن فرنجي صناهي وجنج ما باجيرت ما يلمينا سر شورعه نا شوله ونا كاره ونا تشبشله وهذا بهمي بيزاريه بو جنج ما بيني تك عربي هاتي دوامات لندن باور بكي عرب من 80 وهر اعتراف ما كردان كان وهمي كفضل كردات طاغبن وهمي دوامات لندن وجحيل ما جيل سر شورعه وتشوله جنين انا كاره وبوتش تجي يجي قشوان بله يسر حكمات عراقي يعني ويكون موجه همي قاصد سر موجه كان موجه عراقي 2003 يا هيبقى حكمات وعمل ابي صلاه من بين حكمات اري بوش عم نبينا نمونه بو هميا بوشي حكمات عراقي دي موجه خدت وكيل ما مستوى زيدايا ما مستوى داي زيدايا بشمرگي وايد داي وزارت ناف خوي بوشي اتانك حكمات ما فاره بو حكمات ما فاره جريجي اري بوش حكمات ما نه دابش که سروان کسوان فرمان بران بوچی ام به همی گوا ایت متأخر بین بوچی ام خدا که این نمونه بو همیا و سرگفتن بودا و شب باش قال لك سباس بلا حم امين لرانيا سلاولي بكاك حم امين فربو ياك شلون جانسوني زو سباس تكم باشي برزم زو سباس كاك حم امين والله كاك شلون من وكو بيش مرقي يقدم حساب كم او بالبرساني خومان كدينا سر تلفزيون وباس دي پێشمەرگە و بەشان و باڵی پێشمەرگەدا هەڵڵێن وەکو کە زۆر دەفسۆز بوون بۆ پێشمەرگێ بەڵام دەبینی لە حاڵەتێکدا کە موسەی پێشمەرگە ئێستا 325,000 370,000 هەرە زۆرەکەی نازانم ئەوانە هەموو قسەکانیان ئەوەیە دەڵێن دەبێ حکومەتی بەغدا موچەی پێشمەرگە زیادکە عادی بۆ خۆیان چنە حکومەت نینە و 170 وەرناگرن ئەو 170 بۆ موچەی پێشمەرگەی ناتوان پێ زیاد بکەن لە کاتێکدا پێشمەرگیان بەس بۆ ئەوەی دەوێت کە خۆپیشاندانی پێسەرکوت بکەن و خەڵکی پێ بترسێنەوەوانە ئەم لێرەوە داوا لە پێشمەرگەکان دەکەم بەوە تۆڵی خۆیان بکەنەوە لە کاتی دەنگداندا هیچ کەسێک دەنگ نەدا بەو حیزبانە بۆ ئەوەی بۆ خۆیان تاک بزان سیان کردو بۆ پێشمەرگە هەتا ئێستا موسەی پێشمەرگە 325,000 370,000 لەوەی زیاتر نییە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیکەت بڵێ باوکی محەممەد لە شەقڵاوە سڵاو لێ بێ باوکی محەممەد فەربوو باش کاکسمان زۆر سپاس دەکەم ێوارە باش زۆر سپاس دەکەم یارت باش کاکسمان بەنسبەت شەقڵاوە قسەی دەکەم ئەوە سێ سارە هەر دەرێن فۆرم هەمووشان بەمە پڕکردەوە حەڵەتە حەزمان دەمەکرێتینە بەڵێ دارو بەرگی شەقڵاوە هەموو تەوزۆ کرا لەسەر مەسئولەکانی مەرکەزی لە لای خۆی چینی گرتەوەی کردیا ئەمە سەر خۆمانەوە نەعارگرنەوەی و یعنی پێم وا باشە هەتا زۆر بتوانین مزاحرە بکەین لەسەر ئەوانە و چی دیوانەکەین ئەوانە ئەڵقیمە بجێڕن کە باوکی محەممەد ئاماژەت بۆدا باشی گوێم لێ نەبوو فۆرمی دابشکردنی زەوی فۆرمی دابشکردنی زەوی دەکە ئەزۆ ناوتان دێتەوە نازانین چی ئەوە سێ سارە ئەمە لەسەر زیردازۆن بەڵێ هەتا کوردستانێکە هیچ زیان نیە و نە معاشمانەیە نە هیچمانەیە چەند سارە یعنی هەرەمیان ڕاگرن وەختی هەر بژاردنەکەی لە لەق و لە مەلبەندەکان هاتنە مارمان سەردانیان کردین فۆرمیان پێداین و ئەوەتان بۆ دەکەن عادی کوێستان دەدەین و نازان چ ئێستا ئاوادانێک بەقرار بوو بدرێ بەمە هەر هەمووی سین کردەوە و لەسەر مەسئولەکان تاپۆ کرێوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیکەت بەڵێ باگیۆمان لە تێبینی مەریوان بێ لە شەمشەمان سڵاو لێ بێ کاک مەریوان فەرموو ئەو کاتە باش کاکسوانجان زۆر سپاس کاک مەریوان کاکسوانجان بەڵێ کاکیا من لەسەر تەوەرێکدای لە چەمچەمان لە منتیقی ڕاپەڕینی دوی پێڵێن بەڵێ ئەنجاوا مدەی چەند ساڵە ئاوەڕۆ دروست کراوە هیوادارم سەرۆکی شارەوانی چەمچەماڵ ئێستاکانە لەم بەرنامەتوانەی ئێوە گوێ لە دەنگی من بێت بۆ ئێش پەیوەندی بکات و بۆ ئەوەی ئەو خەڵکە بزانێ هۆی چییە تاکو ئیسا ئاوەڕۆ بۆ ئەو منتیقی نەکراوە معقولە هەموو چەمچەماڵ ئاوەڕۆی هەیە ئەو منتیقی لا ئێمە تاکو ئیسا ئاوەڕۆی نییە تەنانەت سەرۆکی شارەوانی چەند جارێ سوونێتە لای پێمان ڕاگەیان وتمانە کاکیجان ئەو منتیقی ئێمە تاکو ئیسا ئاوەڕۆی نییە هەر ئەڵێ کاکە ئیمساڵ لە بودجێ ئیمساڵ لە بودجێ ئیمساڵەکە نازانین ئەو بودجێ دێ بۆ چەمچەماڵ و نامێنێ نازانین ئەو بودجێ لەسەرەوە نامێنیە بەڵێ هیوادارم سەرۆکی شارەوانی ئایا ساکانە لەم بەرنامە جوانەیەوە گوێ لە دەنگی من بێت و ئەویش پەیوەندی بکات و بۆی دڵی ئەو خەڵکە ڕازی بازانە هۆی چێک ئاوەڕی بۆ ناکرێ قەنەعەت و باڕکە کاکسوانجان ئایا ساکانە ئەگەر یەک تۆزە باران لە عەرز بە وەرە ئەو منتیقی لا ئێمەوە مەگەر سارە هەر دەرناچێن نە مناڵ ماوە ناژیان ماوە هیچ نەماوە لەو منتیقەیە
بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ڕێباز لە سلێمانی سڵاوی بێ کاک ڕێباز فەرموو. کاک شوانە گیان ئەم کاتتان باش. زۆر سپاس کاک ڕێباز. کاکە دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم هیوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەم. برای بەڕێزمەڵا لەسەر وەختەی کاکەی برادەرەی چەمچەماڵ منیش بە شێوەیەکی کاڵم. هیوادارم سەرۆکی حکوومەت و وەزیری شارەوانی و گەشت و گوزار و سەرۆکی شارەوانی سلێمانی لەم بەرنامەی ئێوە جۆیان لە ئێمە بێ. ئێمە کۆمەڵی خەڵکی فەرمانبەر لە شارەوانی سلێمانی هەر لە ساڵێک وتیایەتی تاکو 7 ساڵ گرێ بەس کار ئەەکەین لە شۆفێرت لە کارگوزارت لە باخەوانت لە مهندست لە بەڕاستیانەکە شادەی مەحەد و ئەعدادیەشە هەیە هەمویان لە ساڵ بەرەوژور بەرە 7 ساڵ خۆیان بڕیارەدەن کە خەڵک دامەزرن ئایا بۆ تا ئێستا کەس دامەزرانەوە بۆ ئاورێک لەو خەڵکانەی گرێبەست بن ئاوران لێ نەداوەتەوە بەڕاستی زۆر عیباتاکەی درۆ دەستەکردن و چاواشەکردنی خەڵکی لە کتێبدەرگەی خۆشیانەوە لە کەناڵی خوانەوە کابینە شەشواکرد وای کرد کاک شواژیان ئەجا بۆ مەسەلەی بەڕاستی بەرانەکانی حکوومەتی هەرێم و سەرۆکی هەرێم و ئەوانە بەڕاستی خەڵک ئەگەر ئاوا بێ زیاتر بەڕاستی بەقڕقاچێ زیاتر بەڕاستی ناومێت دەبێ بەڕاستی زیاتر درۆکان و چاواشەکردنەکانیان بۆ دەرەکەوێ داواکارم لە حکوومەت لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی پەرلەمان ئاور جدی لە خەڵک بنەوە ئەگەر نا خەڵک زیاتر بەڕقاچێت و ناومێت دەبێت دەستخۆشی لە بەرنامەکەتان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ کاک عەبدوڵڵا لە تەکیە سڵاو لێ بێ کاک عەبدوڵڵا فەرموو. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. من رزام ناوەکەش بە هەڵە نووسراوە لەسەر شاشە والله عەلیە لە ناحیەتێکەوە. بەڵێ کاک عەلی ببوورە کاک عەلی فەرموو کاک عەلی. خۆشی بەرنامەکە و لێگەم کاکە شوانگیان وەڵی من بەڕاستی چەند جاری تر لە ڕێم تەوەرەی بەڕێسەوە گوێم لە ڕاوبۆچوونی خەڵک بۆ کە تەوەرێکی تایبەت کراوە بکرێت لەسەر پێشمەرگە بەڕاستی پێشمەرگە زۆر ناومێدە لە هەموو ڕێگە ناومێدە و هیچ زمانە تێک نییە بۆ پێشمەرگە کاکە شوانگیان تەسەور کە قەنەعەتە هەبێ پێشمەرگە هەبووە لە ئەسنای دەوامە وفاتی کردووە ئێگەیشی کاکە بەڕاستی بە شەید لە قەڵەم نەدراوە کاکە ئەم پێشمەرگەی لە 91ەوە هەتا ئێستا بە تەسحیحەوە لە 91ەوە بەبێ دابڕان پێشمەرگە بووە وەڕاز بە خەسار بۆ لەم حیزبانەیە کە چی لە ئەسنای دەوامە ئەمرێت يعني زۆر بەڕاستی کاکەڵەن ئەمە بە شەید لە قەڵەمی نادن تەسەور کە دەرمان هەبوو لە 91ەوە تا ئێستا پێشمەرگە بووە و لە ئەسنای دەوامە گیانی دەدەستداوە و بەواسە کاری خاوەنی 5 مناڵە ئەمجە 90,000 دینار مەعاشەکەیانە باشە تۆ وەرە 90,000 دینار بەڕاستی یعنی 90,000 مەسرەفی هەفتەی مناڵێک کە ئەچێ بۆ قوتابخانە ئەمە لایەن یەکەم لایەنی دومیشیان کاکە شوانگیان من وەکو دەمێت لەسەر ناحیەکە قسە بکەم ناحیەتێکێ بەڕاستی ناحیەکی زۆر مەغدورە زڵوم لێ کراوە و هەموو سەرکردەکانمان کە هەموو شۆکەن بۆ بەغاو بۆ کەرکووک و بۆ هەولێر لە ناحیەتێکیەوە دێن و هەڕن هەتا ئێستا ئەو ناحیە هیچ بەرپرسیەک هیچ مەسئولێک هیچ سەرکردەیەک سەردانی ئەم ناحیە نەکردووە لە کێشە و کەم و کوڕەکانیان بکۆڵێتەوە و داواکانی خەڵک جێبەجێ بکەن بزان ئەم خەڵکە و مەشاکلیان چییە و تەڵەبیان چییە ئەمە زۆر ئەساسە بەڕاستی باشە کاکە من تۆ کە سەردانی من نەکەیت و بەدەنگمەوە نێتی بزانانی کێشەکانت چییە باش ئەی دووبانی تۆ لە شاشەی تەلەڤیزیۆنەکان و هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکەی ئەی چۆن من جارێتە سیقەت بە تۆ بکەم کە من دەنگە پێ بم. زۆر سپاس کاک عەلی ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندیەکە بەڵێ ڕەحمی کاک ڕەحمی لە ئامەدی سڵاو لێ بێ کاک ڕەحمی فەرموو. گەلێک سپاس کاک ڕەحمی. پشکی سپاسیات کن مووی برنامه‌جوی قشنگ و جوان گەلێک سپاس بۆتە براستی تلفزیونها جای خو نافدل عالم بکیتی خلک امیدی جی گلک متباوی تلفزیونت کن براستی من پیشنیاره که سر پیشمرگی بله برای ما خوب پیشمرگی لجنا امیدیه بله پیشمرگی و 2 سال على اساس بیجن طبیعی زیروانیه بله و دو زیاده بو زیروانی هات معاش هر 250,000 300,000 و چی دیاری نینه یعنی فاره نزا تا خورن مسعود خون نزا و نقطعه کنه چه اوش 2,000 حتی نوکه پیشمرگه هیچ بناهاتی کرن. بله زۆر سپاس کاک ڕەحمی لە ئامێدی بەڵە دوا پەیوەندیمان کاک نەورۆز لە هەولێر سڵاو لێ بێ کاک نەورۆز فەرموو. ئەو کاتە باش کاک شوان. زۆر سپاس کاک نەورۆز. بەڕێزی سپاس. بیداریان دەمێت یەک تێبینیم بۆ بەرنامە بۆ تەلەڤیزیۆنەکەتان ینی ئەگەر بکرێ ینی ماوە 2 مانگ 3 مانگیان 5 مانگ ینی ئەگەر هەیز نێت ساڵی 2000 ژێرنووسەکانیان هەواڵەکان ینی بتوانن گۆڕانکاری شتێدا بکەن دەستخۆشتان دەکەن کە بکرێتن ئەوەی لە هەواڵەکانە دەنووسرانی دوش
سەبارەت بە زۆربوونی سیمکارت بەڕاستی ئەنجاری تریش پەیوەندی پێوەکردن ینی ئێستا لە شەق لە کۆتری سەلام لە هەولێر ینی سیمکارت هەڕاستکراوە 5,000 کاک شوان سیمکارتی ئەلوچ مەبەستا ئەوی پێ دەوترێ ئەلوچ کاک نەورۆز بەڵێ ژیان و 5,000 هەڕاستکراوە ینی سیمکارتێکی یەکجار زۆر ینی هەڕاستکراوە وەکو ئەلعابی منداران ینی بەڕاستی وەکارە ساتە ڕاستی وادارم کامیر خۆتان بنێرن بۆی تەسویر کرد ینی بە چای خۆتان بیبینن زانن چۆنە و چۆن نیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک نەورۆز لە هەولێر ئازان بە کورتیەکە بتوانین سەرنجەکان بخوێنەوە. بانوو لە سلێمانی دەڵێت مەلزەما لە خوێنگاتە شتێکی خراپە. حەمیل لە هەولێر دەڵێت داواکارم ئەگەر لە دنیای دیموکراسیدا دەسەڵات هەبێت ئەبێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنە هاودەنگ بن. بابان لە ڕانەی دەڵێت حکوومەتی کوردی حکوومەت هەندێک ڕخنەی لە بڕیارەکانی سەرۆکی هەرێم کە 4 بڕیارەکە بوو. کاروان لە سلێمانی سەبارەت بە موچەی پزیشکان و فەرمانبەران قسەی کرد. هەروەها باخانە سلێمانی دەڵێت پرۆسی دامەزراندن خراپەوە هەموو کەسێک دامەزراوە دیارە زۆر لە تەوەر خرای ڕوو سەبارەت بە کەمی موچەی پێشمەرگەرەوەها کەمی خزمەتگوزارەکان لە شار و شارچکەکان بە تایبەتی چەمچەماڵ و شەقلاوەر وەها کاکسیروان لە سلێمانی دەڵێت وەزیری شەهیدان و فاکراوەکان دەبێت قسە بکە لەسەر ئەو کەم کورتیانی کە هەیە. ئومێد لە هەولێر دەڵێت وەکو پێشمەرگەیەک تا ئێستا موچەمان کەمە. دوا تێبینی عومەر لە سلێمانی دەڵێت فۆرمی خۆراک لە ئێستادا یاخود پێدانی خۆراک بە شێوەیەکی خراپەوە ئەو خۆراکانی کە دەدرێن شتێکی باش نین. بەڵێ یەک تێبینی فێسبوک دەخوێنینەوە کە دوا تێبینیە عوسمان ئەسەد دەڵێت بەڕاستی بەلای منەوە باشترین بەرنمەیە کە لەسەر کێشەی خەڵک دەکۆڵێتەوە. هیوادارین بەرنمەکەتان بەرەو پێش بڕات. سپاس بۆ تێبینەکەت کاک عوسمان. بەڵێ ئازان لێرە داتینە کۆتای ئەڵقیم جاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنەوە کارم هەکانێلی لەگەڵتان دەبێت بۆ تۆرێکی گەرمتری بەرنمەکە هەر شاد و بەختەوەر بن.